لیژنەکانی چاودێری ناوبازاڕن ڕۆژانە بە شێوەی بەردەوام لە ئارگدان. ئامانجی ئەوان لەلایەک ڕێگریە لە گرانفرۆشی و لەلایەکی تریش چاودێریکردنی جۆر و کوالیتی خۆراک و پێداویستیەکانی تری ڕۆژانەیە. لیژنەکانی قایمقامەتی قەزای ڕانیە دەسەڵاتی سزادانی هەموو ئەوانەشیان هەیە کە پابەندی ڕێنماییەکان نابن. ئێمە وەکو لیژنەی باڵای قایمقامەتی قەزای ڕانیە لە ئێستادا لەوەتای ئەو دۆخە هەستیارە و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بڵاوبووەتەوە لیژنەکەمان بە ئاگاداری بەڕێز جەنابی قایمقامی قەزای ڕانیە لە هەفتەیەکدا هەموو ڕۆژانی هەفتە دەردەچین واتە لیژنەکەمان بەردەوام لە گەڕاندایە بە دوای چاودێریکردنی بازاڕ و نرخ بەتایبەت نرخ ئەو نرخانە چاودێریان کراوە نەمان هێشتووە لە هیچ شوێنێکدا نرخ گران بێت و لێرەشەوە دڵنیایی دەینە خەڵکی دەڤەرەکەمان کە لە هەموو کۆگاکانی زاخۆ کۆگاکانی ئێرەکانە ڕزقێکی زۆر هەیە، خۆراکی ئێجگار زۆر هەیە. بۆ نمونە ئێستا ئافرۆشەی ئێستا ئێمە لێرە لی وەستاین ئافرۆشی فەرهاد و بەختیار هەر ماڵێک دێت تەنها یەک فەردەیەدات هەیە، دوو فەردەی نهاتەیە و هەموو سعرەکانیشی بە سحری کۆنە. بۆ نمونە ئەگەر نمونەیەشی ئار وەربگری ئاردی خۆشتر لێرەکانە لە ماوەی ڕۆژانی ڕابردوو بە 12500 دینار بووە، ئێستا شەر بە 12500 دینارە. ئاردی جۆ وەربگرین پێشتر بە 14000 بوو، ئێستاش بە 14000 دەفرۆشێ. ئێمە وەک لیژنەی هاوبەشی قایمقامێت لە کاتی دروستبوونی ئەو پەتاو کۆڕۆنایەوە ئێمە بەردەوام لە گەڕان و چاودێریکردنی بازاڕ و نرخ و هەروەها پێدانی ڕێنماین بۆ دوکان و ئەو شوێنانەی کە کراون بۆ خزمەتی هاوڵاتیان و هەروەها ئەو ئەزمەی کە دروست بووە بۆ ئارد و بۆ ماوادی غیزایی ئەوە شتێکی دروستکرا و هیچ ئەسڵێکی نییە. ئێستا چەند کۆگایەک و چەند شوێنەکەن کە ئارد و شت دەفرۆشن هەر بە نرخی جارانە. یەکێک لەو شوێنانە کە ئێستا لێرە وەستاین کە نرخەکانیان هیچ فەرقی نەکردووە هەر نرخی جارانیان هەیە. لە ئێستادا کە زۆرینە لە ناو ماڵەکانیاندان ئەم لیژنە هاوبەشە بووە بە چاوی شار هێزی ڕاگرتنی گرانفرۆشی و ئامانجی ئەوان ڕاگرتنی هاوسەنگی بازاڕە و بۆ ئەم مەبەستەش بەشێکی زۆری بازرگان و فرۆشیارانی دەڤەرەکە پابەندی ڕێنماییەکانن. من داوایەکەم لە خەڵکی دەواازی ڕاپەڕینەیە بەڕاستی خەڵکێکی زۆر بێویژدان هێشتی زۆر دەکرێت لە ماڵ دایدەنێ. دڵنیاتان دەکەمەوە لە هەرێمی کوردستان بەتایبەتی لە منتیقی بتوێن پشدەر تکاتان لێ دەکەم شت بۆ گرانی دامەنێن. وەڵڵای شت زۆر هەیە لە کۆمپانیاکە بەشی 6 مانگ ئازوقە هەیە. کۆمپانیاکان تەلەفۆن بۆ دەکەن دەڵێ وەرەقی ئاسایشمان بۆ بکڕێ ئەشیاکی زۆر لە مەغزامتان دەنێرین. داوا لە خەڵکی دەکەم دام بەخۆیان دابگرن ئەگەر زەرور نەبنێنە بازاری. ئەگەر زەروریشن یەک نەفەر بێت بازار نەک 3 نەفەر لە بازار لە یەک ماڵ دەبێتە بازاری هەزمە دروست دەبێت. ئێستا گەوا بکەن دوکانی بەمەژدا دەخەن چونکە قەڵباڵغای دروست مەکەن. سپاس بۆ خوای هەتا ئێمەش بمێنین ئیشەڵا ناڵین گرانی ڕوو بدات. لەسەر باسی ئەزمەی ئارکە ئەم خەڵکەوە تینی بۆ هاتووە ئەو شتە هیچ وا لە گۆڕێنیە وەگەم خەڵکەوە تینی هێناوە ماڵ هەیە ئێستا دێ بۆ دەفەردە ئاردان پێویست بەوەی ناکە. ئێستا لە کاتی ڕفراندۆمەکەشدا هەروە بوو داگودا سنوور داخراوە و ماڵ هەبوو 15 فەردەی دەبن ماڵ هەبوو 20 فەردەی دەبێت. ئالێرەکانە ماڵ هەبوو 20 فەردەی بردووە بۆ ماڵێ دوای ماوەیەکی کە گەرمای داهاتوە هەموو ئەسپێلی داوە بە زەرەدیشی داوەتەوە. پێویست بەوەی ناکە ئێستا من ئەم شو ئاردیکەم تازم بۆ هاتوتەوە ئەوەی ناوێت کە خەڵک خۆی وا مشەوەش کردو و هێستا من ئەو ئاردە سەری کۆنە هەر هیچ گرانم نەکردووە. لە ڕۆژانی قەدەغی هاتوچۆ لە سنووری ئیداری ڕاپەڕین هێشتا هیچ پێداویستێکی ڕۆژانە نییە کە بەردەست نەبێ. کاری بەردەوامی لیژنەی هاوبەشی قایمقامەتی ڕانیەش ئەوەندەی تر هەمووانی دڵنیا کردوتەوە. ئەوان لە پاڵ هێزە ئەمنیەکان و پزیشک و کارمەندانی تەندروستی بەشێکی تری سەلامەتی و پاراستنی هاوڵاتیانن. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان ڕانیە.